ئێرە گوندی خەتەیە لە ناوچەی خۆشناوەتی. لێرە نەوەکانی پیرەباو لە شارەکانی هەولێر و سۆران و باڵەکایەتی و ئاکرێ و ئێرانەوە هاتوونەتە گوندی خەتێ و دیداری نەوەکانی پیرەباو لەژێر ناونیشانی ناسین و یەکڕێزی و خۆشەویستی بەڕێوە دەبن بە مەبەستی دووبارە رابطەوکردنی پەیوەندیە خزمەتیەکان و بە یەکگەیشتنەوەیان. ئێمە ئەمڕۆ لە گوندی خەتێ وەکو خزمانی خەتێ هەستین بە ئەنجامدانی مناسەباتێکی کۆمەڵایەتی کە ئێمە بەشێکی زۆری خەڵکی گوندی خەتێ لە بنەماڵەی یالەنەوەی پیرەبابین. پیرەباو شخصێکی بەڕێزە کە ئێستا گوڵکۆکەی لە گوندی گرچی دۆڵی ڕووستا لە باڵەکایەتی. دیارە ئەم پیاوە بەڕێزە کات خۆی پیاوێکی عالیم و ناودار بووە و زڕوەت وەچەیەکی زۆری لێ کەوتۆتەوە. دیارە ئەم مناسەباتە مناسەباتێکی ساڵانەیە. ئێمە بڕیارمان وایە کە ساڵانە ئەم مناسەباتە ئەنجام دەین لە بەرەوەی چ لە ڕوانگەی دینەوە وەکو زانینی ئەسڵ و نەسەب شتێکی گرنگە و لە ڕوانگەی کۆمەڵایەتیشەوە، ینی بەڕاستی بۆ دروستکردنەوەی پەیوەندیەکان و دروستکردنی خۆشەویستی و ئاگاداربوون لە کێشە و مەشاکیلەکان یەکتر شتێکی باشە. پتەوبوونی کایە کۆمەڵایەتیەکان ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کە هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە و بۆ کۆمەڵگەیەکی تەندروست و تەبا هانمان دەدا. نزیک بوونەوە و بەسەرکردنەوەی خزمان یەکێکە لە داخوازیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. خوای تەبارەک و تەعالا فەرمێ واتقوا الله الذي تساءلون به والأرحام، دەفەرمی لەخوا بترسن ئەو خودایەکەوە داواکاری و پەنا و هەنای بۆ ئەبەن لە هەمان کاتیشدا داوامان لێ ئەکا دەفەرمی خزمایەتی و خۆشەویستی نێوان خۆتان بپارێزن ئەوانەی کە لێک نزیکن یەکتر بەرمەدەن و لێکتر دوور مەکەونەوە. ئەو خەڵکە پاش چەند سەد ساڵێک ئەمڕۆ هەستاون بەوەیکەوە یەکتر ناسینێک لەگەڵ یەکتری ئەنجام بدەن وەکو خزمایەتی وەکو برایەتی وەکو تەبایی بۆ ئەوە هاتوون کەوا لێرە کۆڕێکی یەکتر ناسین ئەنجام بدەن کە بەڕاستی جێگای خۆشحاڵیە. پیرەباو زانایەکی دیاری باڵەکایەتی بووە و نزیکەی 500 پێش ئێستا لە گوندی گرتشی باڵەکایەتی ژیاوە و نەوەکانیشیان کۆچیان کردووە بۆ گوند و شار و شارۆچکەکانی کوردستان و ساڵانەش بە مەبەستی یەکتیربینینەوەیان دیداری پیرەباو ساز دەکرێت. لا دیداری پیرەباو شاندێکی سەرکردایەتی و زانایانی کۆمەڵی ئیسلامی بەشداریان کردو وتەیەک لەلایەن شوانڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێشکەشکرا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی خەتێ لە ناوچەی خۆشناوەتی.